من دەزانم ئیشە بووە کابرا ویستیتی عملیاتی لۆ کوڕەکەی بکاتن کەس یارمەتی نەدایە موافقەی مەسرحیەکیان دایتێ بە دەرێ نەرمان گوت ساوت سنووک مەبە ئیشەشی زوان پیشانی خەڵکەکەی خۆت بدە لە ١٨ پارەکەی مەبە لە ١٨ سەرفکە 20ەکەی ببە. ئەو سەراحەتە خۆشە ینی بە حەقیقەت با پێ بڵێم ئەگە ناو ساڵی ئەمن بەرهەمە بوو پارەی وەکو ملۆ سەرف کرایە ئەو لە تەلەڤیزۆنی ئازادی سەرف کرا 15 حەڵقە بوو وە کەسیش نەیدید بە برادرایانە کە دەبووە سەرف بکرێتن یانی دەبی عەرز بکرێت. بیستمە ئیشێ پارەکەی وەرجێ ئێستاش دروست نەکرایە. ئەمن دەزانم ئیشە بووە کابرا ویستیتی عملیاتی لۆ کوڕەکەی بکاتن کەس یارمەتی نەدایە موافقەی مەسرحیەکیان دایتێ دواتر وەسڵەکانیشیان پڕ کردیتەوە و پارەکەش وەرگیرا و خەڵکیشە بووە وەریگرتە و زۆر بووینە و حاڵەتانە زۆر بووە. ئێستا شەرێ هەیە شتانە ئەوە بە تەشیر نەبی ها ینی بە ئەوە نەبی کە بەیانی بڵین مەحکەمەشم لێ بگرێ بە یەکسەد ناوەکەی دەڵێم زۆر ئاساییە و خەڵکیشێ بە دراما مەزرعی کڕیا و بەرهەمەکەشی هەر عەرز کردی و وەسەلام کەسیش ئاگای لێ نەبووە.